بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە وانە پەروەردەیەکانی سوورەتی حوجرات دەکەین. سوورەتی حوجرات یەکێکە لەو سوورەتانەی قورئانی پیرۆز کە گرنگیەکی ئێجگار زۆری بە بواری ئەخلاق و ئەدەب و کاروباری خێزان داوە و ئەمە ژوای کردووە کە بەشێ لە ڕافەکارانی قورئانی پیرۆز بە سوورەتی ئەخلاق یا سوورەتی حیجابیش ناودێری بکەن. ئەم سوورەتە مرۆی موسڵمان فێری هەموو جۆرە ئەدەب و وێڵێکی جوان دەکا بەرامبەر بەخوا و پێغەمبەر و تێکڕای موسڵمانان صلی الله عليه وسلم. لە ئەگەری جێبەجێکردنی وانە و ڕێنماییە پەروەردەیەکانی ئەم سوورەتە کۆمەڵگەیەکی ئارام و پڕ لە خۆشەویستی و یەکتر قبولکردنمان بۆ فەراهەم دێ. لەگەڵ مامۆستا سەربەز جەباری پێکەوە باز لەو وانە و ڕێنمایی ئەخلاقیانەی سوورەتی حوجرات دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا سەرتا پێم خۆشە باسێک لە سوورەتی حوجرات بکەی بۆ حکمت چیەکە خوای گەورە لەم سوورەتەدا کۆمەڵێ وانە و دەرز و ڕێنمایی ئەخلاقی بەدوای یەکە بۆ مسلمانان بازەکە. بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار، درود و سڵاو لەسەر گیانی پاشی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. دیارە قورئانی پیرۆز بەرنامەی ژیانە و خوای پەروەردگار قورئانی ناردووە بۆ ئەوەی کە مرۆڤایەتی پێبەختەوەر بن. و یەک لە سوورەتەکانی قورئان کە ئەبێتە سوورەتی 49یەمین لە ڕیزبەندی سوورەتەکانی قورئانە، ئەوەی کە پێوترێت ڕیزبەندی موسحەف، سوورەتی حوجوراتە. ئەم سوورەتە لە کۆتایی تەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دابەزیوە، دوای ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو پایەکان و کۆڵەکە و بنەمای دەوڵەتێکی تۆکمە و بەهێزدا ئەمەزێنێ، خوای پەروەردگار سوورەتێکی 18 ئایەتی کە دوو لاپەڕەونی وە نازڵێکە. سوورەتی حوجورات لە کۆتایی تەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دابەزیوە. ئیمامی ئیبن کەثیرە فەرمێ لە ساڵی 9 کۆچییا دابەزیوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ساڵێک دوای ئەوە ژیاوە. و ژمارەی ئاەتەکانی سوورەتەکە 18 ئاەتە، یعنی کەمن ژمارەکە، وەکەوترێ بە ژمارەی ئاەت و ڕیز و کەلیمات کەمن، بەڵام ناوەڕۆکەکەی زۆر گرنگە. کەلیماتەکانی سوورەتی حوجورات 353 کەلیمەیە، حرفەکانی 1493 حرفە، یعنی هەر کەسێک سوورەتی حوجورات بخوێنێ هەزارەکە کەڕەتی داکەین، ئەو کاتە 10,000 و ئەوەندە خێری بۆ نووسێ. ئەساسی سوورەتی حوجورات ناو نیشانەکەشی بەو شێوازەیە. حوجورات جەمعی حوجرەیە، حوجرە یعنی هۆدە و ژوورێکی تایبەت، بۆشە پێوتراوە حوجورات. کەلیمەی حەجر یعنی مەنع، یعنی ئەو کەسە پارێزێ لە هەموو شتێک کە لە دەرەوەی ماڵی خۆیان ئەنجام مەدرێ و کە کەسێک ژوورێکی هەبوو دیارە ئەو ژوورە ئەی پارێزێ لە هەموو شتێک. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە تەشریفی چۆیە مەدینەی مونەوەر، پێش دروستکردنی خانوو بۆ خۆی مزگەوتی دروست کرد، دوای مزگەوتەکە دوو ژووری دروست کرد بۆ هەر یەک لە دوو هاوسەرەکەی کە ئەو کات دوو هاوسەری هەبوون، عائیشە و سەودە ڕەزای خۆیان لێبێ. دواتر لەگەڵ زۆربوونی ژمارەی خێزانەکانێ حوجرەیەکی زیادە کرد، یەک ژووری زیادە کرد، هەر خێزانی یەک ژووریان هەبوو. ئەم ژوورانە تاوەکو ساڵی 89 کۆچی هەر مابوونەوە، یعنی موسڵمانان دەستکاریان ناکرد و زۆریش لەلایەن جێی بایەخ بوو، زۆر دڵیان پێخۆش بوو کە ئەمە ئەو شوێنەیە کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام تێدا ژیاوە. و ژوورەکان وەک باسەکرێ درێژی و پانیان 6 دیراع بووە، تقریبا 3 مەتر و 4 مەترەکە، بەرزیشیان بە ئەندازەی باڵی مرۆڤێک. ئاوا ئەڵێن دەست بەر سەقفی ژوورەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەوتووە، بەڵام ئەڵێن ئەوە لە ڕووە دنیایەکەوەی شتێکی زۆر سادە بووە، بەڵام لە ناوەڕۆکە زۆر گەورە و پیرۆز بووە. بۆیە کە لە زمانی وەلیدی کوڕی عەبدولمەلیکە، لە زمانی ئەمەویەکانە کە عومەری کوڕی عەبدولعەزیز والی مەدینەیە کە ئەڕوخێنرێ، موسڵمانان زۆر بێتاقەتە بن، زۆر بێتاقەتە بن بەوەی کە ئەم ماڵانە ڕوخێنران. ئەوان مەبەستیان لەو ڕۆخاندنە مەبەستێکی شەرعی بووە کە ویستیانە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گەورە بکەنەوە. سعیدی کوڕی موسەیەب یەک لەو زانایانە بوو کە ئەیوت زۆرم پێخۆشە ئەم شوێنانەوە کە خۆی بمانایەتەوە بۆی خەڵک بیزانێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆن ژیاوە. ئەوە پێناسەیەکی سوورەتەکە لە ڕووە بڵین دیارەکەوەی. لە ناوەڕۆکی سوورەتەکە سوورەتی حوجورات ئەوێ پەروەردەی کۆمەلگا بکە بە تاک و بە مجتەمەع و بە تاک و بە خێزان و بە کۆمەلگاوە. چەند تەوەرێکی سەرەکی لەو سوورەتەیە هەیە
تەوەریش سەرەکی سوورەتەکە ئەگەرچی وەکو جەنابەت وتە زۆربەی زانایان ئەڵێن ئەمە سوورەتی ئەخلاق و ئادابە و ناوێت کە زانایان لێیان ناوە ناوێکی تەواو بە پێیم ناوەڕۆکی سوورەتەکەی سوورەتی حجورات سوورەتی ئاداب و ئەخلاق و هەڵسوکەوتی موسڵمانە بەڵام لە هەمان کاتە پێش ئاداب و ئەخلاق لە سوورەی حجوراتە 25 جار وشەی ئیمان دووبارە بۆ تۆ بە ئامەن و بە ئیمان بە یا ئەیوە الذین ئامەنوا بە هەموو پێک هاتەی وشەکەەوە پێوترێ مشتەقاتی وشەکە 25 جار کەلیمەی ئیمان و باوەڕ لە سوورەتەکەیە دووبارە بۆتە دی بە چیەوە هەیە حکمەتی چیەکە ئەمە حکمەتەکەی لە چیایە کە دیارە هەر سەرەتای سوورەتەکەیش بەوە دەست پێەکە حکمت لەوەی کە 25 جار ئیمان هەیە لە سوورەتێکی ئەخلاقیە حکمەتی دیار و ئاشکرا و ئەساسی ئەوەیە خوای پەروەردگارەیە بە ئێمە بڵێ کاتێک مرۆڤ ڕەوشتی کامەڵە کە ئیمانی کامل بێ کاتێکیش ئیمانی کامەڵە کە ڕەوشتی کامل بێ بۆیە هەر مرۆڤێک هەڵسوکەوتی جوان نەبوو ئەبێ مڕاجعی ئیمانەکەی خۆی بکە و کاتێکیش ئەخلاق و ڕەوشتێکی جوان لە هەموو بوارەکانی ژیانە بەدیەکرێت لە کۆمەلگایە ئەگەر ئیمانێکی ڕاست و دروست و عەقیدە و بیر و باوەڕێکی ساغ و مەزراو هەبێ ئیمان و ئەخلاق دوو ڕووی دراوێکن هیچ لازم و مەلزوم یەکن بەبێ یەک نایانکرێ ئەگەر کەسێک وەکو ئافرەتەکەی زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بە شەوا شەونێژی کردو بە ڕۆژیشا بە ڕۆژوو بۆ یعنی زۆر ئیماندار بوو ئەمە نیشانەی ئیماندارەتی لای ئێمە بڵێن کەسێک هەموو شەوێ شەونێژەکە و بە ڕۆژیشا ڕۆژووی سونەتە گرێ بە زۆری ئەوڵێن کەسێکی زۆر ئیماندارە بەڵام هەر ئەم ئافرەتە کە بوتراوە یا ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام ئەم ئافرەتە دراوسیەکان لە زمانی ئەمین نین لە زمانی ڕازی نین فەرموویەتی هیە فی النار ئەوەمان پێڵێ و حەدیثە کە ئەگەر کەسێک با عیبادەتشی زۆر باش بێ بە دیوێک شاب بڵێ ئیمانیشم زۆر باش ئەگەر هەڵسوکەوتی باش نەبێ لەگەڵ خەڵکە ئەوە ئیمانەکەی مامۆستا مەردوودە لە ئاەتەکانی سەرەتاوە تا کۆتایی بەشێکی زۆر لە ئاەتەکان باز لە بەڵای زمانەکەن ئەی میمانداران دەنگتان بەسە دەنگی پێغەمبەرە بەرزمەکەنەوە صلی الله علیه وسلم کە کەسێکی فاسق هەواڵێکی بۆ هێنان ئێوەش بە زمانتان بڵاوی مەکەنەوە تانەوتە شەر لە یەکتر مەدەن غەیبەت مەکەن جاسوسی مەکەن کۆمەڵێ شت کە هەمووی بەرهەمی زمانە ئەم بەرهەمی زمانە یام ئەم هەموو باسکردنەی تاوانە خراپە کە پەیوەندی بە زمانەوە هەیە چیمان پێڵێ ئێوە چیمان فێر بکە دیارە ئێمە هەموو کاتێک موسڵمان پێویستی بە ڕێنمایی و تەوجیهاتی قورئانی هەیە بەڵام پێم وابێ لەو ڕۆژگارەیە بە تایبەتی زمانی نووسین و بە تایبەتی تریش زمانی فەیسبوک و ئەنتەرنێت و چی و ئەوانە کە هەیە بەداخەوە زۆر جار موسڵمانان تاوانی زۆر گەورە ئەکەن و ڕەنگە بە خۆشیان نەزانن ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر قوولە زۆر جاری شوتومە ئەم کێشەیە کە ڕووی کردوەتە موسڵمانان لە ڕۆ پەروەردەی و ئیمانێکەوە هیچی کەمتر نیە لە کێشە دارایەکە بگرە زۆر خراپتریشە کێشەی دارایی چارەسەرەکرێ و ئینسان تی ئەپەڕێنێ بەڵام کێشەی ئیمانی زۆر گرفتە موسڵمانێک ئاگای لە زمانی نەبێت چیڵێ بەرامبەر موسڵمانان چی ئەنووسێ بەرامبەر موسڵمانان ئەوەی کە بۆی دێ ئایا ڕاستە لەم سوورەتەیە خوای پەروەردگار 6 تاوانی باس کردووە پەیوەندی بە زمانەوە هەیە و هەمووشیان تاوانی گەورن یەکەمیان کوفریشە یەکەمیانەوەی کە ئینسان بێ دەست پێش خەریب بکە لە قسەی خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قسە بکە لە قسەی خوا و پێغەمبەر ڕەخنە بگرێت لە فەرمانی خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جا ماوەسا نابلسی خوای پەروەردگار پایەداری کە ئەڵێ ئەو کەسانی کە ئەیانەوێت ڕەخنە بگرن لە ئاەت و لە فەرموودە بە زۆری دارە ئێستا لە ناو موجتەمەعی ئیسلامی خەڵک ڕەخنە لە فەرموودە ئاگرێن ئەڵێ ئێمە وەکو ئەوە وایە طبیب و پزیشکێک کە زۆر پسپۆڕ و شارەزاوێت لە بواری دڵایە لە هەر بوارێکی نەخۆشیێکی ترە بێ بە نەخۆشێک بڵێ جەنابەت پێویستە ئەم ڕێنمانەی من جێبەجێکەی کەسێکی نەخوێنەواریش کە هیچ نازانێت لەو نەخۆشیە قسە بکە لە قسەی ئەم دکتۆرەیە خەڵک ئەڵێن ئەمە شێتیە بەڕاستی ئەمە تۆ چۆن نەبێ قسە لە قسەی دکتۆرێک بکەی کە تۆ هیچی لێ نازانی خەڵکی ژیریش هەرواڵێ ئەگەر شتێکی پزیشکی بێتە پێشەوە ئەڵێ من هیچم نەخوێنەوە لە پزیشکە کەسێکیش کە بیەوێت لە مەسائلی دینی و لە ڕێنمایی ئیمان و ئەخلاق و عیبادەت قسە لە قسەی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی بەدەر لەوەی تاوانێکی زۆر گەورەیە جۆرێکە لە جنون و لە شێتیش وەکو زانایان فەرمویانە جا ئیبن عەباس تەفسیری ئاەتی یەکەم واکە لا تقدموا يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله فرمي يعني لا تقولوا خلاف الكتاب والسنة يعني إنساني مسلمان بيزور بآقابي بتايبتي لم روشقاريه هزاران توجمو خطو تيار أوانا فيابون بناوي إسلام ولا إسلام مدن بيشواني قرآن وسنة قسيكا إنساني مسلمان بيزور ورياي أو بي أوانا نليتو يعني كسي يقدي بحسابي خوي رخنا لحديثي بيغمر عليه الصلاة والسلام يا رخنا لسنة بيغمر ئەمە بەدەر لەوەی بۆ ئیمانەکەی زۆر خراپەوە پێویستە ئەمە دەسی بگیرێ نەک شتەکانی بڵاو کرێتەوە
کەسێکە بۆستێکە نووسێ شتێکە نووسێ لە پەیجێکە لە لاپەڕی تایبەتی خۆیان لە هەر شتێکە نووسەیە کە ئەزانی پێچەوانی قورئان و سونەتە بێ زۆر وریایبی بزانی چۆن مامەڵەی لەگەڵاکەی. کەواتە پێشخستنی بڕیاری خۆت بەسەر بڕیاری خۆ پێغەمبەرە وەکو ئایەتەکەژە فەرمێ پوچەڵکردنەوەی هەموو چاکە و پاداشتەکانی خۆتە بێگومان چۆن موسڵمان خۆی لەمە بپارێزەوە ئەم پێشخستنی بڕیارە و قسەی خۆت بەسەر قسەی خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرز بکەی چۆنی ڕەنگەداتەوە بۆ منێک لە فەیسبووکە شتێک ئەنووسم چۆن خەڵک بزانێت چۆن خۆم بزانم کە من بڕیاری خۆم پێش بڕیاری خۆ پێغەمبەر خستووە صلی الله علیه وسلم. دیارە کە سەرەتای سوورەتەکە مسلمانان پەروەردە ئەکا ئاڕاستە ئەکا لەسەر ئەم ڕاستێ ئێمەی مسلمان کاتێک سەرکەوتوین لە ژیانە کە پابند بین بە فەرمانی خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لە بواری دینمانە کە دیارە بواری ژینیش ئەوە دوولایەنە لایەنی مامەڵەکەی ئەوە قورئان و سونەت ڕوونی کردووە لای هەندێک شتی ترێ خوای پەروەردگار سپاردوتی بە ژیانی ئینسان لەگەڵ ڕۆژگارە ئەڕۆ ئەوە شتێکی ترە. بەڵام قسەکردن لە بابەتی حەڵاڵ و حەرام و دین و عەقیدە و ئەخلاق و عیبادەتە بە تایبەتی ئەم سێ بوارە زۆر هەڵەیە ئینسان قسەی خۆی پێش قسەی خوا و پێغەمبەرکە عەلەیهی سەڵات و سەلام لەگەڵ هەڵەکەیە تاوانێکی گەورەیە و کوفریشە ئەگەر ئینسان وریانە بێت لە بازنەی ئیسلام ئەچێتە دەر ئەگەر ڕەخنەیەک بگرێت لە ئایەت و لە فەرموودە. بۆیە زاناکان هەموو کۆکن لەسەر ئەمە ئێمەی مسلمان کاتێک بەختەوەرین وەکو تاک و خێزان و کۆمەڵگە ئەگەر پابند بین بە فەرمانەکانی خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام هەرچی کێشەی ئەم دنیاە هەیە وەکارەکەی ئەوەیە کە خەڵک قسە لە قسەی خوا و پێغەمبەر بکە یا پابند نەبێ بە فەرمانی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە ئەمە کار و کردەوە چاکەکانیشی هەڵەوەشێتەوە ئەم کەسە و بەدبەختی دنیا و دوا ڕۆژیشە بێ و کارێکی زۆر خراپیشەکە ڕەنگە بەدبەختەکە هەندێک جار بۆ خەڵکی تریش بێ خەڵکێکی مسلمانیش ئێمە بیسوماڵێن ئێستا خەڵەکەی نوێژی جومعان ناکە ئەڵێ لەبەرەوەی کە جمعە لە فەرمودەی پێغەمبەر یا لە فەرمودەیە هاتووە لە ئاەتان نەهاتووە کە لە کاتێکا قورئان سوورەتێک ناوی سوورەتی جومعەیە ئەخیر شت کە بینیم شتێکی زۆر سەیر دوێنە برادێک شتێکی بڵاو کردوەوە بە حیسابی خۆی شتی باش بڵێ ئەڵێ نوێشکردن نە لە پشت قورئانی نە لە پشت مەدخەلی نە لە پشت حیزبی نە لە پشت مەلا نە لە پشت نازام چی و دروست نیە یعنی ئەم قسەی کە ئەمێڵێ ئەبێ ئێمە تەرکی جومعە و جەماعەت و مزگەوت بکەین لە کاتێکە ئەمە پێچەوانەی بنەمایەکی ئەسڵی دینی ئێمەیە کە ئیبن تەیمیە فەرمێ لای ئەهلی سونە و جەماعە ئیجماعی لە پشت مبتەدیعیشەوە نوێژ جایز یعنی کەسێ بیدعیشێ مادام کوفری نییە تۆ نوێژ لە پشتێوەکەی دوای هەموو کەس هەڵەیە هەیە ئەمە بەڕاستی زۆر سەیرە تۆ بێ لە فەیسبووکە ئەمە بڵاوکەیتەوە خەڵکیش لایکە بۆ بکە یعنی نوێژی جەماعەت مەکەن قسەکەی وا ئاگەێنێ ئەو بەڕاستی زۆر هەڵەیە ئینسانی مسلمان بە تایبەتیش وەکتم لەو ڕۆژگارەیە ئەبێ زۆر ئاگای لە زمانی بێ. بەڵێ مامۆستا دوو ئاەتی سەرەتا پێمان ئەڵێ لە پێشترین کەسانێک کە پێویستە ئێمە بە ئەدەب بین بەرامبەریان خوا و پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم. زۆر جار خەڵکی ئەگەی لە کۆمەلگا بۆەوەی خۆی بە ڕۆشنبیر بزانێ بۆەوەی خۆی بە کەسێکی نەرمونیان پیشامدا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە بەندەکانی خوا زۆر بە ئەدەب و وێڵە بەڵام سەیرەکەی لە بەزاندنی سنووری خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ سڵێک ناکاتەوە. چۆن مسلمان فێرەکە کە بەڵێ تۆ فەرزە لەسرت کە ڕێزی مسلمان بگری و بە ئەدەبی بەرامبەریان بەڵام لە پێشترین کەسانێک خوا و پێغەمبەری خوان. بێگومان ئێمە هەڵسوکەوت کە پێ درێ ئاداب و هەڵسوکەوتە بێ پێشان لە هەڵسوکەوتمان هەڵسوکەوتی ڕاست و دروست لەگەڵ خوا و پێغەمبەر و عەلەیهی سەڵات و سەلام قورئانە دەست پێ بکەین کە ئەمەیش بە کەڵکی مرۆڤ دێ ئەمە کە پێوترێ سێبنچینە سەرەکیەکەی دینداری لەناو گۆڕشە ئینسان پرسیاری ئەوەی لێکرێ بۆیە ئینسانی مسلمانە بێ زۆر وریابێ پێشان ئاداب و ئەخلاقێکی جوانی هەبێ لەگەڵ خوا و لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام و لەگەڵ قورئان ئەبزانێت چۆن مامەڵەیان لەگەڵاکە. ئەگەر گریمان ئینسان شتێکشی بۆ دروست بوو ئەکرێ مسلمانێک لە دەرەنجامی خوێندنەوەیە لە دەرەنجامی بیستنی وتارێک مامۆسایەک زۆر بەتوانای وتارێک لەو هەڵەیەکەکە ڕەنگە ئەم هەڵەیە تەئسیر لەم بکە بەس ئەوەی زۆر گرنگە ئێمە ڕابین لەو ڕۆژگارەیە بڵین ئاستی تێگەیشتنی ئەمە نەگەیشتوێتە ئەو ئاسی لەم ئاەت و فەرمودە تێ بکەین نا یەقینمان هەیە کە ئاەت و حەدیث هەموو ڕاست و دروستن ئەوە شتێکە لای ئێمە وەکو ڕۆژی ڕووناکوایە هیچ گومانمان نیە ئەکرێ من و تۆ لەو ئاەتە تێ نەگەیشت بێتین لەو فەرمودە تێ نەگەیشت بێتین بۆ بین قسە بە فەرمودە ناس بڵین قسە بە فەرمودەکە بڵین ئێمە هێشتا نەگەیشتوونێتە ئاستێکی خوێندەواری کە لەو ئاەت و فەرمودە تێ بگەین بۆیە ئەوە زۆر گرنگە ئینسانی مسلمان پێش هەموو شتێک بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەساسی دینەکەی ئەکا ئەو سێ بنچینە سەرەکیی ئیسلام کە زانەکان نا ئوسولی تەلا. زۆر باش مامۆستا
ئادابێکی ترمان فێرەکە هەرچەندە لە ئاەتەکان مەبەست لە چوونە بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام ئەکرێ ئەم تایبەتمەندیش بۆ ئومەتەکەی هەبێ کە فێری ئادابی سەردانمانەکە، هەر لە دوورەوە بەسەر دیوارە باز مەدە بانگی ناو ماڵەکە مەکە، وەکو لە سەیری ناو ماڵی خەڵک مەکە، بە یا محەممەد یا محەممەدیان بن کابران لە کۆڵانەوە بە دەنگێکی بەرز بانگ لە کابراکەی، ئەمەش فێری ئەم ئادابەمانەکات، چۆنی ئەم ئادابە لە ژیانی ڕۆژانەماندا بەکاربێنین. بەڵێ دیارەوە لە قورئانە بە تایبەتی لە سوورەتی نورە ئەو بابەتە باس کراوە، مۆڵەت وەرگرتن و لە دەرگادان و لەسەر دیوار نەشوونە ژوور و ئەمجار سێجار لە دەرگادان و جارەکان بینی هەبێ و تنی ناوی خۆت لە کاتە کاچی بۆ ماڵی خەڵک و مڕاعاتکردنی کاتی سەردانی کردن و ئەوانە کە دیارە ئێستا بەشێکی سەردانی پێم وابێت تەلەفۆنە، ئەوەش بەڕاستی گرنگە ئینسان مڕاعاتی ئەوە بکات لە چی کاتەکە تەلەفۆن بۆ کەسێکەکە و چۆن تەلەفۆنی بۆ ئەکات سەرەتا چۆن قسەکە لەگەڵێ هەموو ئەمانە بێگومان باس کراون لە دەقی قورئان و سونەتەوە زۆریش پێویستمان پێوەتی پێوی پابند بین. ئەگەر چی ئێستا پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بووە، بەڵام ئێمەی مسلمان پێویستە هەوڵ دەین پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزکەین، بەڵام لە چوارچێوەی شەرع و بەڕەچاوکردنی ئەو ئاداب و ئاکارە جوانانەی کە ئیسلام دیاری کردووە. زۆر باشە مامۆستا، لە ئێستاە دیاردەیەکی ناشرین لە نێو مسلمانان و تابەت لە نێو حیزبە ئیسلامیەکاندا هەیە، کەسێکی فاسق لە پەیجێکەوە لە میدیایەکەوە، کەسێکە سەر بەلایەنێکی دوورە دینە یان کەسێکە دژایەتی ئیسلام و ئیسلامیەکان و مسلمانانەکە و حەزی بەنانەوەی ئاژاوە پشێبیە، هەواڵێک لەسەر کەسایەتیەک لەسەر بۆ منە ڕێکەوتنی حیزبێکی ئیسلامی لەگەڵ حیزبێکی دیکەدا بڵاوەکاتەوە، خێرا مسلمانان بەبێ گەڕانەوە بۆ ڕاستی واقعی ئەم بەڵگەنامەیە ئەم قسەیە خێرا فەیسبووکی پێشڵقێن و دژایەتی مسلمانان و لایەنەکانی دیکەی پێدەکەن. چۆن لەم دیاردە ناشرینە خۆمان بپارێزین؟ دیارە بەشێکی ئەم سوورەتە وەکو ئیمامی ڕازیە فەرمی ئەم سوورەتە باسی مامەڵەکردن و هەڵسوکەوتکردنە لەگەڵ 5 تەڕەفە، خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە یەکەم و دووەم، ئەنجا لەگەڵ مسلمانانە، لەگەڵ مسلمانێکی فاسقە، مسلمانی فاسق ینی مسلمانێکی تاوانبار، ینی مسلمانە نوێژەکە ڕۆژوەگرێ، ئەو مسلمانە ئەو ڕووداوە لەسەر سەحابەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دابەزێ کە دواتر تەوبەی لێ کردووە. زۆر بەڕوونیا ئەیوهەلەذینە ئامەنوو ئین جاءەکم فاسق بنەبەئین فتەبەیەنوا. لێرە وشەی نەبە کە دەنگ و باس و هەواڵێکە بڵاوە بێتەوە، وەک زانایانی زمانەڵێن لە کیرەیە، نەکیرە لە زمانی عەرەبیا بۆ گشتگیری ینی بۆ عمومە، هەر دەنگ و باسی ئینسان بیستی ناکرێ بیکا بە پەلە و خێرا وەکو جەناب دەڵێ پەیجەکانی پێ بژەڵەخەنێ و بیکا بە هەڵاو ئەوانە، ئەوە زۆر گرنگە ئەگەر هەواڵەکە پەیوەندی بە هەرچیەکەوە بووە، پەیوەندی بە خەڵکی خراپیشەوە هەبێ، نەبە لەوێ گشتگیرە. ئێمەی مسلمان داوامان لێکراوە هەر دەنگ و باسێ بیسمان یەکسەر بچینە بنج و بنەوانەی، بۆ نمونە گریمان خەڵکێک دەنگ و باسەکە بە ناوی منەوە بڵاوە کاتەوە، ئەڵێ فڵان بانخوازیە فڵان مامۆستا ئەو ئیشەی کرد، تۆ کە لە پەیجەکەی خۆتا ئەیبینی خۆ ئێستا ئەو شتێکی گران نییە تەلەفۆنی بەم کە ئەوە ڕاستە شتەکە، ئەو شتە بەو شێوازەیە، ئەما گەری شخصێک بێ فەرزە لەسەرت لێکۆڵینەوەی لەگەڵا بکەیت. اینجا ئەگەر ببێ بە هی دەستەیەک، ببێ بە هی تەوژمێک، ببێ بە هی حیزبێک، ببێ بە هی ڕێکخراوێک، هەر کەسێکە فەرزە ئینسانی مسلمان ڕوونکردنەوە خوای گەورە فەرمێ فتەبەیەنوا، یعنی تەواو ورد بنەوە لەو دەنگ و باسە ئەمجار بڵاویکەنەوە بۆ ئەن تصیبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. چونکە ئەو کاتە تۆ ئەگەر دەنگ و باسێکە نەچتە بنج و بنەوانی بڵاوت کردەوە، خوای پەروەردگارە فەرمێ ئەو کاتە ئێوە خەڵکانێک تووشی دەرد و بەڵایەکەکەن، تووشی موسیبەتێکن، خەڵکانێک و خۆشتان بە نەزانی و نەفامی دواتریش پەشیمانە بنەوە. ئەخە دواتر زۆر ناخۆشە، یعنی کابرا دەنگ و باسی بڵاوە کاتەوە بە کەسێک ئەو کەساڵێ من ئەسڵەن ئەو شتەم هەر نییە، ینی جاری وایە شتێک بە ناوی کەسێکەوە بڵاو کراوەوە من ئەو ماوەی هەر ئاگام لەو شتە نەبووە، یا من بەو شێوازەم نەوتووە، یا ئێستا خەڵکێکی زۆر دێ دەنگ و باسەکان یان قسەکان ئەقرتێنێ، بەڕاستیەوە زۆر کێشەیە، یعنی قرتاندنی قسە پاش و پێشلابردننی و هێنانی یەک وشەیەکی زەق و کردنی بە مانشێتێکی پەیجێک یا ڕۆژنامەیەک، ئەمانە هەموو تاوانی گەورن و ئەوە هەموو کۆمەلگا شێوێنێ بەڕاستی. ئەم جار بەداخەوە یعنی زۆر جار میدیاکان بە کەناڵەکانیشەوە ئەم هەموو دەنگ و باسە ناخۆشە بۆ یەکسەر بڵاو کرێتەوە، یعنی لە کاتێکە ئیسلام فێرمانەکات دەنگ و باسی ناخۆش نەکرێ بە پەلە بەو شێوازە دەنگ و باس بڵاو کرێتەوە، ینی زۆر سەیرە یەکسەر دەنگ و باسی بڵاو کرێتەوە بڵێ قەیرانی سوتەمەنی دروستە بێ، قەیرانی خواردن، ئەم خەڵکی چونکە نەخۆشە یەکسەر دڵی لای ئەوەی خۆ دڵی لای ئاسمان نییە، خەڵک لەگەڵ ئاسمانە بینی باش نییە، دڵی لای ئەمێڵە گرانی و یەکسەر ڕاکاتە مارکێتەکان و بازاڕەکان و نە مارکێت بەرەکەی و نە بەنزیخانە
ئەمە هەموو کارەکەی چی بولادانێک لە ئاەتەکانی سوورەتی حجورات لە کاتێک کە خوای پەروەردگار ئێمەی وافێر نەکردو هەردەنگ و باسی هات یەکسەر بیکەین بە پەلە و بڵاویکەینەوە ئەوە خوای پەروەردگار ڕێنماییمانەکە فەرمێ شتی وا مەکەن جارێ بچۆ بنج و بنەوانەی ئەم جار بدانە چۆن ئەیڵێی دەنگ و باسی ناخۆش نابێ بە شێوازی ناخۆش بنووسرێ ئەم قسەیە لەگەڵ هەر کەسێکە کە لەو بوارەیە ئیشەکە هەر میدیایەکە هەر ڕاگەیاندنێکە ئیتر ئەوەی کە لەو بوارەیە ئیشەکە دەنگ و باسی ناخۆش نابێ بڵاو کرێتەوە ئەگەر بڵاویش کرایەوە ئەتوانی بە شێوازێکی تر بیڵێ بۆ بەم شێوازە یەکسەر بکرێت بە پەلەیەک و بە خەتێکی سوور هەر بۆ خۆی هەموو ئێسەوای لێ هاتووە ئەو هێڵە سوورانەی تەلەڤیزیۆن هەموو جۆرێک لە ڕاچەڵەکاندنی ئینسانی تایە جاری وایشەیە کە دواتر هیچ لەوانە ئەسڵ و ئەساسی نەبووە و احتیمالی هزار دەستی تری لە پشتەوە بێ بۆی ئینسانی موسڵمانە بێ زۆر ئاگدار بێ لە بڵاوکردنەوەی هەواڵە و ئێمە وا فێرکراوین هەمیشە ئاگامان لە قیامەتی خۆمان بێ ینی ناکرێ من لەبەرەوەی ناوێک دەرکەم بە پەلەیەک بنووسم هەر چیەک بێ ئەو کەسە شخصێک بێ یا جیهەتێک بێ یا دەستگایەک بێ بۆ ئەوەی کە بڵێ دەستگاکەی بە قووەتە خێرا بە پەلەیەک بنووسم نا ئەبێ بیرێکش لە قیامەتی خۆم بکەم ئەمە تاچەند لەگەڵ شەریعەت و بەرنامەی منە ئاگونجێ خۆ من مسڵمانم زۆر جا خەڵکیشی نوێژیش ناکار خۆی بە مسلمان نەزانێت دەی خۆت بە مسلمان نەزانی قورئان وای نەفەرمووە کە هەر دەنگ و باسی هات خێرا بڵاویکەنەوە خوای پەروەردگاریش پێی خۆش نییە بەڕاستی مستاڵن لە دوای ئەو ڕووداوەکەی وەلید ئەو کە هەواڵەکەی بۆ پێغەمبەرێنان پێغەمبەری خوا فەرمێ لێکۆڵینەوە لە ڕوودا و پێژادەکان پێخۆشبوونی خوای لەسەر و پەلەکردن و لێنەکۆڵینەوەش لە کاری شەیتانەوەیە هەر زۆر هەڵەیە بەڵێ ئەم جار زۆر جار ئێمە خۆشمان تاوانبارەکەین بە هەواڵێک کە ئەیبیسین لە دەستگایەک جاری وایە هەواڵێکە خوێنرێتەوە ئەڵێەوە فڵان کەس چۆیە پا فڵان حیزب کە لە کاتێکە ئێمە لە ئیسلامە تەحالوفی سیاسی هەیە هاوپەیمانی سیاسی هەیە بەشداریکردن لە پرۆسە نیشتیمانیەکانە هەیە هەموو ئەمانە ڕێگە پێدراون لە شەرع کەسێک ئەمانە بڵاوکردنەوەی هەواڵێکی لەم جۆرە لەسەر شەرەف و ناموسی کەسێک لەسەر عایلەی کەسێک لەسەر بۆ منە بە خراپ ناساندنی ئافرەتێکی داوێن پاک و بە حەیا و حورمەت تا چەند کۆمەڵگە بەرە و هەڵدێران و هەڵوەشانەوە دەبا چ کاریگەریەک بۆ منە تۆ ئێستا هەواڵێ لەسەر حیزبێ بڵاوەکەی تۆ حیزبەکە و تەبێژی هەیە و مەکتەبی سیاسی هەیە و سایت و میدیا هەیە ئەتوانێت بە دروی بخاتەوە بەڵام کاتێک تۆ تۆمەتی ئەخەیتە پاڵ یەکێک لە ئافرەتە بەڕێزەکان لە کۆمەڵگەدا لە عایلەی خۆتا لە دەرودراوسی خۆتا ئەمە هزار جار میدیاش بە دروی بخاتەوە هەر تازە شتێکە و لەسەری ئەنووسێ و کۆمەڵگە هەر بەو چاوە سەیریەکە ئەمەیان خراپتر نییە لە ئاستی تاکە کەسان زۆر هەڕەشەی قورس هەیە بۆ کەسانی کە خەڵکانی پاک تۆمەتبارەکەن بە تاوان و ئیسلام هەمیشە ڕێزی لە کەسایەتی مرۆڤەکان گرتووە هەرچیەک بێ ئەو مرۆڤە ڕێزێکی هەیە بۆیە پێویستە پارێزگاری لە کەسایەتی بکرێ إن الذين يرمون المحصنات المؤمنات الغافلات لعنوا في الدنيا والآخرة خوای پروردگار فەرمێ بێگومان ئەوانەی ئافرەتانی پاچی مسلمان تۆمەتبارەکەن بە تۆمەتێک کە ئەسڵی نییە دیایە ئەوە خوای پەروەردگار فەرمێ ئەوە بەر نەفرەتەکەون لە دنیا و لە دوا ڕۆژە لە پێشتری سوورەتەکە إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة ئەوانەی کە پێیان خۆشە خراپە بڵاو بێتەوە بەشێک لە فاحشە دەنگ و باسی ناشرینە شتی خراپ بڵاو بێتەوە ئەوە خوای پەروەردگار فەرمێ سزای قورسیان بۆ هەیە لە دنیا و لە دوا ڕۆژە سزا قورسەکە لە دنیاە ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێ ئەبێ ئەم کەسە هەشتا داری لێ بدرێ هەر کەسێک مسلمانێک تۆمەتبار کە بە تاوانێک کە تیانێک کە پێوترێ بوهتانی بۆ بکە ئەم بوهتانە ئەبێ هەشتا داری لێ بدرێ ئەگەر شایەتی نەبێ و بەڵگەیەکی بەدەستەوە نەبێ شایەتی لە خۆی وەرناگیرێتە شایەتیش لە خۆی وەرناگیرێ بێ گومان دواتر خۆیشی وای لێ دێ کەسایەتەکەی نیشانی پرسیار لەبێ ینی ئەم کەسە دوایی تەوبەیش بکە مادام تۆمەتبارە بەوەی کە مسلمانانی لە کەدار و ناشرین کردووە بەوەی کە تۆمەتی بۆ هەڵبەسون لە لای قازی مسلمانان قسەی نایخوا وەلای مسلمانانیش ئەوە جارێکی تر دەنگ و باسەکەی نایخوا بۆی ئینسانی مسلمان پێویستە زۆر ئاگدار بێ کەسێک هەواڵێک بڵاوە کاتەوە فڵان جاری وایە احتیمالێ مامۆستایەک شتێکی نەکرد بەر ئاگایشی لێنێ مامۆستایە خەڵکێکی سادەیش تۆمەتەکەی بۆ بڵاوە کرێت و یا جاری وایە ڕسم ئێستا بە تایبەتی ئێستا ڕسم گرتنوانە زۆر ئاسان یعنی زۆر ئاسانە ڕسمی کەسێک بێنی لە پەنای کەسێکی تر ئاداینەی بڵێ ئەوە وای لێ کرد و چی و ئەوانە دەنگی تەزیرکەی وەکو دەنگی خۆی بڵاوی کەیتەوە بڵێ ئەوە وای و تو ڕەنگە بێ ئاگایش بوو بێنی زۆر باش مامۆستا لە بەشێکی دیکەی سوورەتەکەدا باز لە ناکۆکی و تەفرەقە و شەڕ و پێکدادانی نێوان دوو گرۆهی مسلمانانەکە جارە هەر سەرتا ئاەتەکە پێمان ناڵێت کە بوونی زیاد لە گروپ و تێگەیشتێکی ئیسلامی بەتابێت لە ئانی نەمانی شورای ئیسلامیدا شتێکی حتمی و ینی شتێکە هەر بوونی ئەبێ و شتێکی دیکەشمان پێ دەڵێت کە
ناکۆکی و ململانەی مرۆڤەکان بە هەردووکیان یەک قیبلە و یەک خوا و یەک قورآنیانە بێ شتێکی سروشتیە. چۆن ئەمە دوایی پاشتریش چۆن باز لەو هەنگاوانە ئەکا کە موسڵمانانیان پێ ئاشتەوایی بکرێ بە تایبەت لە ئەمڕۆیە کە لە هیچ هەرێمێکە لە هیچ وڵاتێکە نابینی دوو گروپ و دوو حیزب و دوو تێگەیشتنی ئیسلامی وەکو ئەڵێ تەبایی و یەکسانی و خۆشیەکیان بەیەکەوە بێ هەمیشە ئەم لە ململانێ و سەنگەرگرتندان بەیەکەوە. بەڵێ ئەو ئاەتانەی ئەو سوورەتە پێمانەڵێ بەشی دووەمی ئاەتەکە لە ئاەتی حەوت بەدواوە پێمانەڵێ زۆر شتێکی طبیعیە کۆمەڵگەیەک کە 100% ئیسلامیشە زۆر شتێکی طبیعیە دوو دەستە و دوو تاقمیتیا دروست بێ دوو گروپ و دوو حیزبیتیا دروست بێ ناکۆچیەکانیان بگاتە ئاستێک کە بگاتە کوشتارکردن. ئەمە شتێکی زۆر سروشتیە بۆ ئێمەی موسڵمان بەڵام گرنگە ئینسان دەستی نەبێ لەمەیە و ئەمە کە ئەڵێن سروشتیە معنای وانە شەرعی بێ ئاگداری ئەوە بین بۆی دواتر خەڵک غەڵەت لێمان تێنەگا ئەسڵ وایە موسڵمانان یەک دەستە بن یەک گروپ بن بەڵام لە حاڵەتێکە ئەگەر موسڵمانان ڕاوبۆچوونێکی جیاوازیان هەبوو چەند گروپێک دروست بوو لە ناو دەوڵەتی ئیسلامی ئەبێ بزانی چۆن مامەڵاکەی لەگەڵە ئەگەر گریمان گەیشتە ئەوەی کە وئین طائفتان من المؤمنین اقتتلوا فأصلحوا بينهما خوای پەروەردگارە فەرمێ ئەگەر دوو گروپی ئیماندار گەیشتە ئەوەی کوشتاری یەکتر بکەن خوای پەروەردگارە فەرمێ ئێوە ئیسلاح و چاکسازی بکەن لە نێوانیانە یعنی زانکان ئەڵێن لێرە دەوڵەتی ئیسلامی لەم ئاەتەیە خوای پەروەردگار دابەشی کردووە بەسەر سێ گروپە دوو گروپ جەنگەکەن لە بەرەوەی ناکۆکن گروپی سێمیش گروپی ئیسلاحین دروستە بن یعنی ئەم گروپە بۆیە دروستە بن بۆی ئیسلاحکەن وەزانەکان ئەڵێن هەندێک جار هۆکاری ناکۆچیەکانیش زمانە ئینسان نەزانێت چۆن زمانی بەکارێنێ سەرکردەیەک نەزانێت چۆن ئەندامانی خۆی پەروەردەکە مە زۆر هەڵەیە من ئەندامەکانم وا پەروەردەکەم بڵێم بەس تاقمەکەی من ئەچێ بۆ بەهەشت غەیری ئێمە بەهەشتی نیە ئەمە لێرەوە گرفت دروستە بێ کەسێک پێی وابێ هەر کەسێک پێی وابێ لەم سەرزەویە هەر حیزبێکی ئیسلامی هەر گروپێک هەر تەوژمێک هەر مەزهەبێک پێی وابێ بەس خۆیەچێ بۆ بەهەشت زۆر هەڵەیە و زۆر تاوانباریشە چونکە دواتر ئەلێرەوە ناکۆچی دروستە بێ یعنی ئەگەر من سەرکردەکەم وا پەروەردەکە بەس حیزبەکەی منەچێ بۆ بەهەشت خەڵکی تر گومڕان و چن بۆ دۆزەخ و 73 فرقەن و ئەوانە ئەوە ئەو کاتێک بەڕاستی کێشە دروستە بێ مادام ئەو دۆزەخیە دەی غیبەتی بکە و دەی جنێوی پێ بڵێ و دەی سڵاوی لێمەکەوە کۆی بینین حاڵەتەکە بەو شێوازە هەزار گوناهی تر لەسەر ئەم قسەوە دروستە بێ لە کاتێکە من زۆر جار وتومە زۆرێک لە موسڵمانان کە لەو گروپانەی ترن کە هەموو بڵێن مەبەستمان پێی گروپ و تەوژمە ئیسلامیەکانن گروپ و مەزهەب و بۆچوونە ئیسلامیەکان ڕەنگە ئەو موسڵمانەی کە تۆ پێت وایە چێ بۆ دۆزەخ زۆر لە تۆ باشتر بێ لای خوای پەروەردگار بەخۆی بە گروپەکەیشەوە پێش توش بچێ بۆ بەهەشتوانە زۆریش خۆی بپارێزێ لە غەیبەت لەم ڕۆژەیە زۆرمان پێویست بەوەیە ئێمەی موسڵمان و بە تایبەتی ئەوەی ناو ڕێکخرا و حیزب و تەوژمی ئیسلامیایە زۆر پێویستە خۆی بپارێزێت لە قسەوتن بە موسڵمان غەیبەتکردن تانە و تەشەردانلی ناردنی بۆ جەهەنەم و دۆزەخ ئەمە زۆر کێشەیە زۆر باش مامۆستا ئاەتەکە فێمانەکە کە قسەیەگەی ئەڵێ دەست بگرە بە کڵاوە شڕەکەی خۆتەوە ئەبانەی بە پێمان دەڵێ ئەگەر دوو گروپ و دوو لایەنی ئیسلامی دوو تەرەفی موسڵمان شەڕیان کرد پێویستە لایەنی سێمیش هەبێ ئیتر بە مەرج نییە ئەم لەژێر پاساویان لەژێر سەقفێکی حیزبیا بێ بۆچی ئێمە زۆر جار بە تایبەت لە وڵاتی خۆمانە لایەنی سێم نابینین دوو حیزب لە شەڕی ئیعلامیە بەردەوام تانە و تەشە لە یەکتردن یام دوو تێگەیشتن یەکێکیان بۆ منە سۆفی و سەلەفی ئەوانەی ئەو ناوانەی کە هەن سێرەکەین لایەنی سێم نابینین ئایا هۆکار چییە کە حیزبێکی دیکە تێگەیشتنێکی تری ئیسلامی ڕۆڵی ئاشتەوایی و ئیسلاح ناگێڕێ بۆی هەیە هەبێ ئەو لایەنی چاکسازی و ئیسلاحی ئەوەی کە پێوترێ گروپی سێم گروپ و تاقیمی سێم هەیە بەڵام ڕەنگە کزبێ بۆ لەبەرەوە زۆر جار ئەو وەک قورئانە فەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم ئەو فتنە و بەڵایە کە ڕووی کردوتە عالەمی ئیسلامی هەموو لایەکی گرتوتەوە یعنی ئێستا زۆربەی مامۆستایانی ئاینی ئەم لەو گروپەیە ئەو لەو گروپەیە ئەو ناتوانێت شتێک بکا کە لە گروپ ئەوش بەڕاستی هەڵەیە بۆیە ئەبێ ئەم حیزبە ئیسلامیانە خەڵکی خۆیان وا پەروەردەکەن بە تایبەتی خەڵکی خوێنەواریان وا پەروەردەیانکەن دیفاع لە هەموو موسڵمانێک بکەن و ئەوەیش ئەسڵی دینداریە خۆ ناکرێ من لەبەرەوەی حیزبەکەم شتێکی پێخۆش نییە خۆم دەست بەردارین ئەو چاکسازیە ئیشی خوێنەوارەکانە بە دەرەجەی یەک ئەوەی کە پێوترێ مامۆستای ئاینی دیارە مامۆستایانی ئاینی ئەسڵتیانە خوێنەوار بوونە بەڵام مەرجیش نییە هەموویان خوێنەوار و واقعی بین بن مامۆستایانی ئاینی خەڵکانی دیار خەڵکانی موسڵمان ئەوە هەمیشە پێویستە دەورێکی چاکسازی و ئیسلاحی ببینن هەن ئەوانە زۆر برامان هەیە ئەو دەورە ئەبینن زۆر برامان هەیە ڕۆڵی ئەویانەیە موسڵمانان ئاشکەنەوە لەگەڵ یەکتر ئەرێکا کە تۆ بۆ سەلام ناکەی ڕەنگە هەندێک جار ئەوە پێویست بەوە کە هەر من و تۆ خۆمان هەر کەسێ ئاستی خۆی ئەو دەورە ببینێ یعنی لە مزگەوتیەکە ئەم مامۆستایە بۆ سەلام لە من و تۆ ناکە خەلی بپرسین
ئەرێ من عیبم چییە بۆ سەلامم لێ ناکەی دەوەرە هەڵەکەم پێ بڵێ بعد بەخۆما بچمە و تاوانەکەم چاکەم و ئەوانە بەس بۆی گەینیتە ئەوەی کە خەیبەتکەی ماڵی خۆت و منی شوێرانکەی ئەو بەڕاستی کارێکی باشنی بۆیە ئێمە لەو کاتەیە زۆرمان بە کەسانێک هەیە ڕۆڵی چاکسازی ببینین چاکسازیەکەش لەبەر خوا بێ نەک لەبەر شتی تر بێ لەبەر خاتری خوای پەروەردگار هەر دەستە موسڵمانێک هەر دەستە مامۆستایەک هەر دەستە خوێنەوارێک دروست بن بۆی چاکسازی بکەن لە نێوان موسڵمانانە کارێکی زۆر پیرۆزەکەن بە تایبەتیش لەو ڕۆژگارەیە و ئێمە بۆ خۆشمان وەکو تاک بیرێکی قیامەتی خۆمان بکەینەوە وەکوتم زۆر موسڵمان هەیە لە دەرەوەی حیزبەکەی منە زۆر لە خوا ترسترە لە ئێمە زۆر پێش ئێمە ئەچێ بۆ بەهەشت ڕەنگە لەوەی حیزبانە بێت کە ئێمە ڕەخنەیشیان لێگرین بەخوا زۆر لە لای خوا باشتر لە ئێمە ئێمە کە حیزبێک دروستەکەین نابێ بە تایبەتی حیزبی ئیسلامی نابێ حیزبەکەی تر زەڕبی سفرکەی تۆ بۆچونت وایە دین بەم شێوازە ئەگەنی ئەویش بۆچینی وایە دین بەو شێوازە ئەگەنی خۆ دینەکە هەروە خۆی وایە ئێستا ئێمە کەسمان هەرچی تەوژم و حیزبی ئیسلامی و گروپ و تاقم ئیسلامی ڕێکخراوی ئیسلامی سۆفی و سەلەفی و حیزبی و مەدخەلی و قورئانی و چی ئەوانە بگرە هەمومان کۆک نین لەسەر ئەمەش لە ئاەتی سوورەتی حجورات هەمومان کۆک نین لەسەرەوەی غیبەت حرامە قسە گوتن بە خەڵک حرامە تانە و تەشەردان لە خەڵک حرامە پشێوینانە و ئاژاوانانەوە لە کۆمەلگای حرام هەموو کۆچین لەسەر ئەوانە هەموو شتێکە کە متفق عەلەیهە بەڵام ئالیەت و میکانیزمی گۆڕانکاریەکە ڕەنگە ئەوە هەر موسڵمانێک پێی وابێ بەم ڕێگایە پێویستە گۆڕانکاری لە کۆمەلگای بکە بەڵام پێویستە زۆر ئاگاداری ئەوە بین بۆ خۆڵ مامۆستا لە ناوەندی سوورەتەکە باز لەوە دەکا و تەکی دەکاتەوە کە تەنها موسڵمانانن برای یەکتر تەنها ئیمانە دەتوانێت خەڵکێ بکاتە برای یەکتر ئەم ئاەتە پەیوەندی بەو ئاداب و باسکردانەی پێشووی خۆیەوە هەیەم ئەوانەی کە بە دوایە خۆیان دێ ئایا جێبەجێکردنی ئەو وانە و پند و ڕێنمایانی کە لە سەرەتاوە ئێمە باسمانکردن برایەتی دینیەکە دروستەکەن یان کە لێرەدا پێمان دەڵێ موسڵمانان برای یەکترن و پاشان بە دوایدا کۆمەڵێ ئەخلاق و شتی جوانمان بۆ دێنێ کە نابێ موسڵمان ئەنجامی بدا هەر ئاەتێک لە قورئانە کە لە شوێنێک دانراوە کە زانەکانەوە سیاق ینی ئەم ئاەتە بۆ لێرەیە ئاەتی ئینەمە المؤمنون ئیخوە لە دوای ئاەتی وئین طائفتان من المؤمنین اقتتلوا یعنی خوای پەروەردگارەوێت لێرە بە موسڵمانان بڵێ موسڵمانان ئەگەر موسڵمانێک کوشتیشتی کە ئەوەیەتر ئەو پەڕێتی تۆ وریا بە هەر بە برای خۆتی بزانە مادام موسڵمانە بۆیە ئەمە زۆر گرنگە ئێمە تاکەکان جارێکی تر موسڵمانان لەسەری پەروەردە بینەوە ئەو موسڵمانە ڕەخنەت لێگری ئەو موسڵمانە شایع و دەنگۆیەک بڵاوەکاتەوە کە ئەسڵ و ئەساسی نییە دەربارەی تۆ ئەو موسڵمانە ڕەنگە ئامادە بێت چەکەڵ گرێ بتکوژێ ئەو موسڵمانە غیبەت دەکە ئەو موسڵمانە جنێوە پێڵێ مادام موسڵمانە هەر برای توێ هەر برای توێ بەڵام هەڵەی کردووە بزانە چۆن مامەڵەیە لەگەڵا بۆیە خوای پەروەردگار فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە فەئەصلحوا بەینە ئەخەوەیکم جارێکی تر لەوێ خوای پەروەردگار تاکید لە ئیسلاح کاتەوە لێرە دیارە قورئان چەند جۆرێک برایەتی باس کردووە برایەتی نەسەب و نەژاد هەیە برایەتی دایک و باوچی هەیە برایەتی بنەماڵە و شار و ئەوانە هەیە برایەتیەکیش کە لە هەمووی تایبەتتر بێ برایەتیەکە کە ئەساسەکەی ئیمان دروستێکە مسلمانێک لەو سەری دنیا ئەکوژرێ لە بۆرمایە نە زمانی من ئەزانێن نە ئەزانم چۆنە نە ئەزانم مەرسوک بەس ئەزانم مسلمانە و لەبەر خوا ئەکوژرێ ئێمە چۆنەڵێ لە ناخەوە بۆی ئەسووتین بۆ لەبەر ئیمانەکە ئەویش بۆ ئێمە هەروایە وە قسە نیە خەڵکێ بڵێ کەس ئاگای لە ئێمە نیە و چیوانە مسلمان هەمووی برایە ئەو برایەتیە زۆر جار لە هەندێک مەوسمی ئیمانیە ئینسان هەستی پێکە ئەو بەڕێزانەی چون بۆ حەج و عومرە هەستەکە بۆی مسلمانەکەی پەنای دوو خوڕمای پێ ئەدانێشەدا بۆی تەنیشتی پەرداخی ئاوی پێئیدا بۆی تەنیشتی ئەوە هەموو برایەتی ئەجیناگەر ئەنانیەت بێ نایدا خوڕمای کڕێ بە پارەی خۆی بۆ تەوزیعی کاو ئەوان مەبەستم ئەوەیە بڵێم برایەتیە کە ئینسان ئیمان دروستی کە و زۆر جاریش ئێمەی مسلمان ڕەنگە ئەوەی برایەک کە نە لە عەشیرەت و بنەماڵ و شاری منە ئەوەی بۆ ئەو برایەتی ئەو بۆتەکە ڕەنگە براشیرەکەی خۆت زۆر جار ئامادە نەبێ بەڕاستی ئەوەت بۆ بکە بۆیە ئێمەی مسلمان لە فەیسبووکە لەسەر یەکترە خوێنن خەڵک قسە بە یەکتر ئەڵێ لە مینبەرەوە قسە بە مسلمانانە وترێ قسە بە زانایانە وترێ قسە بە مەزهەبەکانە وترێ هەر ئەم قسانە هەموو ئەوترێ وریای ئەوە بین خوا پێمانە فەرمێ ئێوە بران ئاگاتان لەوە بێ یعنی فەرق هەیە من سەیری موقفی سیاسی حیزبێکی ئیسلامی و موقفی سیاسی حیزبێکی تر کە باوەڕی بەخوا و بە ئیسلام و ئەوانە نیە ئەبێ بزانم چۆن مامەڵە لەگەڵ ئەم دوانەیە یاکەم یعنی حیزبێکی ئیسلامی با هەڵەیەکی گەورەیەکی کرد بێ وریا مە هەر برامە حیزبێکی ئەلمانی با ئێستا هاوڕایشم بێ لە مەسەلەیەکی نیشتیمانی و سیاسی وریا بمەمە دوژمنمە خوای پەروەردگار وا فەرمێ لە قورئانە لەبەرەوەمە زۆر گرنگە ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەڵ خەڵکاکەین و ئەوە وەکو ئیمامی ڕازیە فەرمێ سوورەتی حجورات فێرتەکە
چۆن مامەڵە لەگەڵ مسلمانێکی چاکاکەی ئەوەی حازرە چۆن مامەڵە لەگەڵ مسلمانێکی غائباکەی لێرە نییە و دیفاعی لەکەی لەبەر خوای پێ خۆ ناکرێت تۆ لە مەجلیسێکا دانیشی بەداخەوە زۆر ئێمە لە مەجلیسا دانیشین باسی مسلمانێک کراوە لەبەرەوەی لە خۆت نییە توی شەکەوتە غیبەتکردن لەگەڵێ ئەو زۆر بەمان تووشی ئەو پەتایە بووین ئەو بەڕاستی زۆر هەڵەیە مسلمانێک لە هەر شوێنێکا باس کرا بڵێ با لەبەر خوا باسی نەکەین ئەوی شاکی خۆی هەیە بە تایبەتی وەکتم ئەوە کارێکی زۆر قورس و گرانە ئینسان لەو ڕۆژەیە بتوانێت ئەنجامی بدات ئەم جار سوورەتەکە فێریشمانەکە چۆن مامەڵە لەگەڵ مسلمانێکی تاوانبارە بکەین و چۆن مامەڵە لەگەڵ نامسلمانی شا بکەین کە قورئان باسی کردووە زۆر باشە مامۆستا دیاردەیەکی تر هەیە گاڵتەکردن و یەکتر ناشرینکردن لە نێو مسلمانانە بە تایبەت سلێمانەی بەرامبەر بە هەولێری و بە پێچەوانەوە هەورامی بەرامبەر بە سۆرانی عەرەب بەرامبەر بە کورد عەشیرەتێ بەرامبەر بە عەشیرەتێکی دیکە یعنی وەکوەڵێ نوکتە و قسەی نەشیا و ناشرین و گاڵتەکردن بە یەکتر لەسەر یەکتر دروست دەکەن پێم خۆشە لەسەر ئەم دیاردە ناشرینەش کە بە بەچاوی خۆمان و بە واقعی لە کۆمەڵگەکەی خۆمانە ئەیبینین قسەمان بۆ بکەین ئەمە یەکێکە لەو وەکارانی کە نێوانی تاکەکان تێکەدا کۆمەلگا تێکەدا بۆ یخوای پەروەردگار زۆر بەڕوونیە فەرمی ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم باوەڕداران نەکەن گاڵتە و لاقرتی و نوکتە دۆزینەوە لە یەکتر بکەن بۆی هەیە ئەوەی کە تۆ ڕەخنەی لێگری و گاڵتەی پێکەی لای خوا زۆر لە تۆ باشتر بێ زۆر جار خەڵکێکە بینی لە مزگەوتە ئاەتێکە خوێنێتەوە بە نوقسانی دوعایەکەکان نازانێ ئەوە نەعەقلی چۆنە لێ بڕەکە و ئەیزانێ ئەوانە لای خوا زۆر لە تۆ باشترە کە قورئانە لەبەرەوە ئەیزانێ نەتر بۆچی گاڵتەی پێ بکەیت دوایش ئەفەرمێ وەلا نساء من نساء عسى أن يكن خير بە تایبەت باسی ئافرەتانی شەکا یعنی چونکە ئەکرێ زۆر جار لە مامەڵەی ئەسڵی وایە زۆر جار ئافرەت ڕەخنە لە ئافرەت و گاڵتە بە ئافرەتەوانەکە لەو لایشەوە پیاوان بە پیاوان ئەم گاڵتە پێکردنە حرامە چونکە لە ئیسلامە عەزیێدانی مرۆڤ حرامە بۆیە گاڵتەکردن بە مرۆڤ کارێکی زۆر خراپە ئەوە ئەگەر خۆی لە ڕوو بێ گاڵتەی پێ بکە ئەگەر خۆی لە ڕووی نەبێ ئەوە بێتە غیبەت و تاوانی تریش ئەو کاتە بۆیە هەموو کەسێک مرۆڤ هەڵە و ئەوانەی هەیە گاڵتە پێکردنی کارێکی باش نییە و ئیشێکی خراپە ئینسانی مسلمانە بێ خۆ پارێزی ئەوەش وەکوتم شتێکی قورسە ئینسان خۆ پارێزێ لەوەی کە گاڵتە بە خەڵکێک نەکا کە ئاستی خوێنەوارێکەکەی و هەڵسوکەوتەکەی بەو شێوازەیە ئەوەندەی لێ ئەزانێ بۆی هەیە شارێک لە بوارێکا پێشکەوتو بێ لە بوارێکی تر ئاوها بێ شارێکی تر لەهجە و قسەیان بەو شێوازەیە ئێمە لەهجە و قسەمان بە شێوازێکی ترە ناکرێ ئینسان گاڵتەکردن و ڕەخنەگرتن لە کارێکی خراپە و ئەوە خۆی ئەوەشمان فێر دەکات کە لەقەب و ناوی نەشیا و لە یەکتر نەنێ بۆ نمونە ئەبوو زەڕ بە بیلالی حەبەشی کە واقعیشە پێڵێ کوڕی ژنە ڕەشەکە یان بۆ منە یەکێ لە خێزانەکانی پێغەمبەری خوا فەرمێ مەبەست و لە ژنە کورتەکەتە کە پێغەمبەری خوا پێ فەرمێ ئەم قسە دێندە بۆ گەنەگە بیخەیتە دەریاکە مەبەستمەوەیە زۆر جار تۆ خۆ خێزانەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کورتیش بووە چۆن تعامل لەگەڵ ئەمەدا بکەین ئایا ئیسلامی پیرۆز فێری ئەومان ناکە تۆ چۆنت پێخۆشە من وابانگت بکەم بێگومان ئەوە ئەبێ ئیمان دروستی کات چکەوە کوتمەوە ئیمان بانگەکە بانگی ئیماندارە نە بانگی مسلمانانیش نییە مسلمان ئەم هەڵاکە بەس ئیماندار نابێ ئەم هەڵە بکە ناو ناتۆری ناشرین لە یەک دەرکا لەقەب و ناز ناوێت کە پێی خۆش نێ لی دەرکەی چ پەیوەندی بە ڕەنجەوە هەبێ سوورە ڕەشە زەردە سەوزە هەرچیەکە دروست نییە بە لەقەبێک کە خۆی پێی خۆش نیە بانگەکەی باڵای بەرزە کورتە چی ئەوانە دروست نییە زمانەگرێ زمان ناگرێ هەموو ئەوانە دروست نییە ئینسان بیکا بە ناو ناتۆرێک لە یەکتری دەریکا خوای پەروەردگارە فەرمێ ولا تلمزوا أنفسكم يعني خوای پەروەردگار لەم نەهیەیە مسلمانانەکە بەیەک يعني من کە ڕەخنە لە تۆ گرم و ناو ناتۆرێک لە تۆ دەرەکەم مانای وایە لە خۆمم کردووە بۆیە ئینسانی مسلمانە بێ زۆر وریای ئەوەش بێ بەڕاستی دواتر هەندێک شتێک خوای پەروەردگار ئەم کەسەی وا کردووە يعني خوای پەروەردگار ئەم کەسەی وا دروست کردووە باڵای کورد بێ باڵای بەرز بێ زەعیف بێ قەڵەو بێ زمانی وا بێ زمانی وانە بێ خوای پەروەردگار وا دروستی کردووە بۆ ڕەخنە لە خوای پەروەردگارگیری ئەوانە ئەوەی کە ڕەخنەی گرت لە خەڵکو و ناو ناتۆری ناشرین لە خەڵک دەرکو بە دوای عیب و عاری خەڵکا گەڕا ئیماندار نییە واز لە نازناوە ئیسلامیەکان بێنین کە وەکو شێخ و مەلا و حاجی ئەمانە کە کۆمەڵی ئیمتیازات هەیە زۆر لە زانایش پێیان وایە کە ئەمە شتێکی باش نییە بەڵام تەنانەت بەباری ئیجابیشە کەسێک بۆم 20 ساڵە خوێنێ بۆ ئەوی پێی بگوترێ مامۆستا بەڵام یەکێکی دیکە وەکو ئیهانەیە یا وەکو بێڕێزیە بەرامبەر هەر بە کاک بانگیەکە کەسێ مەحامیە کەسێ دکتۆرە نابێ ئەمە لەمانەشدا ڕێزێکی شیا و خۆی چۆنی پێخۆشەوە بانگی بکەین بێگومان لە ئیسلام ئەوا فێرکراوین هەر مرۆڤێک چ ناوێکی پێخۆشە چی ناز ناوێکی پێخۆشە بەو نازناوە بانگیکەی بەڵێ بەس زۆر قیامەتی و دینی نەبێ بەڵێ 30 ساڵی خوێندۆ بۆی بێتە دکتۆر پێشی خۆشە پێ بڵێن دکتۆر ئەوە حەقی خۆیەتی پێ بوترێت دکتۆر ئێتر با بە هەر شێوازێک ئەم دکتۆرای بەدەستێ نابێ ئەم کەسە ماندوو بووە تا گەیشتوەتە پلەی دکتۆرا ئەوانە بۆیە دوو جۆر لەقەب هەیە لەقەبی جوان ئەمە ئیسلام فێرمانەکە پێوی پابند بین لەقەبی ناشرینیش
بۆیە لەناو عەرەبە هەر ئەسڵەن کونیە هەیە، یعنی کەم وا هەیە خەڵکێک بەناوی خۆ سەر بەناوی کوڕی گەورەیە کچی گەورەی بانکرێ ئۆم فولان ئەبوو فولان ئەوە بۆ ڕێزە. ڕاستە. بەڵێ مامۆستا باسی گومانەکانی دەروونەکە. ئیسلامی پیرۆز قورئان فێرمانەکە کە ئەو گومانانەی بە دڵ و دەروونمانە بەرامبەر بە خەڵکی دیکە تەنانەت ئەم سوورەتە کار لەسەر دەرونیشمانەکە وە کۆڵێ پارسەنگی دەروونمانەکە هەر ئەوە نییە کە بە زمان و بە جەستە و بە دەست و بە کۆمەڵێشتی دیکە لە ئاژاوی نێوان مسلمانانە ڕۆمانە بێت تەنانەت سنوور و سەیتەرەیەکیش بۆ دەروونماندا ئەنێت چۆن ئێمە زاڵبین بەسەر ئەو گومانانەی کە ڕۆژانە بە چاو ئەیبینین و دڵ هەر لە خۆیەوە شتێکی بۆی نەکە بۆ دائەتاشە بۆ بڕیارەدا. گومانی خراپ بۆ ئەوەی کە ئینسان دوور بێت لە گومانی خراپ خوای پەروەردگار فەرمێ ئیجتەنیبوو بوو کەثیرا من الظن لە سوورەتەکەیە. جا جوانی ئەم سوورەتە لەوەیە نەهیەکان هەر جاری بە دەستەواژەیە خوای پەروەردگار فەرمێ جاری وایە بە لا يسخر بە لا و فعلێکی مضارع کە بۆ غائبە، جاری وایە بە ئەمر ئیجتەنیبوو کەثیرا من الظن خوای پەروەردگار فەرمێ دوورکەونەوە لە زۆرێک لە گومانەکان. اینجا فەرمێ ئین بەعض الظن ئیثم هەندێک لەو گومانە نەتاوان. ئەمە ئیسلام پێمانەڵێ ئێمە بۆ ئەی پارێزراوە بین لە تاوان ئەبێت دوورکەوینەوە لە زۆرێک لە گومانەکان ئەمجار پارێزراوە بین لە گومانی خراپ. گومانی خراپ بدن بە خەڵک زۆر خراپە و بەداخەوە ئێمە یەکێک لە نەخۆشیەکانمان جاری وایە مامۆستایە کەسێک کە قسەیەکە لە خۆمان و تەفسیرێکی بۆکەین لە لای خۆمانەوە تەفسیرێکی خراپ ئەڵێن کوردەواری کەسێک ڕقی لە کەسێک بێ خەوی گولی پێوە بینە شتێکی وایە لە کوردەواریە ئەمە زۆر هەڵەیە بەڕاستی یعنی جاری وایە کەسی ڕقی لە کەسێکە ئەیەوێت تەفسیرێ بۆ قسەکانی ئەو بکە کە ئەسڵەن ئەو هەر مەبەستی نییە. دوای ئیمامی عومەرە فەرمێ هەر مسلمانێک کە قسەیەکەکە مادام لێکدانەوەی باشەیە بۆ قسەکانی بۆ لێکدانەوەی خراپی بۆکەین. یعنی هەتاوەکو دەرگایەک هەبێ بۆ لێکدانەوەی باش بۆ قسەی هەر کەسێ بە تایبەتی قسەیەکی دیار و ئەوانە لێکدانەوەی خراپ نەکەین بۆ قسە. ئەم گومانەش بەرامبەر بەخوای گەورە هەیە بۆ پێغەمبەری خوا فەرمێ گومانی باش بەخوا بەرن گەورەکان. يعني ئەم گومانە ئەوەش دەگرێتەوە خەڵکی گومانی خراپ بەرێ بەرامبەر خەڵکی پێی وای بەخوای پەروەردگار لە برسا ئیمرێنێ پێی وای بەخوای پەروەردگار ڕقی لێتی پێی وای بەخوای پەروەردگار ژیانی هەر ناخۆشە خوای پەروەردگار ئەمی بیرچوو ئەمانە هەموو تاوانی گەورن وەخوایش بە پێی گومانەکەی خۆی لەگەڵایەکە سبحان الله گومانکردن بەرامبەر بە بۆ من هەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ئەتیکافا بۆ یەکێ لە خێزانەکانی باتەوە ئەڵێ دوو ئەنسار ئاوا پەچپێکیان کرد خێرا گوتیەوە من خێزانەکەمە فەرمووی ئەگە گومانی خراپیان بردایە تیا ئەچوون لەم سەردەما گومان بردننی خراپ بەرامبەر بە پێغەمبەری خوا لە چیا خۆیە بینێتەوە. ئەم ڕووداوی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام پێمانەڵێ دەرگای دروستکردنی گومان لای بەرامبەر داخە چونکە ئەو دوو سەحابە گومانە نەبرۆ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خێزانەکەی بەڕێ کردووە لە مزگەوت بوون و شەو بوون و خێزانەکەی برۆتەوە بۆ ماڵ دوو سەحابەکەی بینیەوە وتێتی وەرن پەلەمەکەن ئەوە خێزانمە سەفیەی خێزانمە. ئەم دوو سەحابە وتیان یا رسول الله ئێمە داوای لێبوون نەکەین گومان بەرامبەر بە تۆ یا رسول الله عەلەیهی سەڵات و سەلام حتمەن گومانی لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام مسلمانان فێرەکە ئەگەر زانیت خەڵکێک قسەکەی تۆ هەڵوێستەکەی تۆ موقفەکەی تۆ لێکدانەوەی خراپی بۆکە ئەو دەرگایی لێداخە. ئەجینا پێغەمبەر صلی الله علیه و لێی معلوم دو ئەم دوو سەحابە گومانی خراپ نابن و دوو سەحابەکەش گومانی خراپیان نەبرۆ بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. زۆر باشە مامۆستا ئەفەرمێ جاسوس و سیخورمە بن بەسەر یەکترەوە عیزەتی نەفسی خۆتان بۆ ستەمکارێک بە مشتێ پارە مسلمانێکی بۆ مەخەنەداوە سیخوڕ و جاسوسیکردن چ پەیوەندی ئەم چۆن ئەخلاقی مسلمان پارسەنگەکەن چۆن کەسایەتی مسلمان دائڕێژن. هەندێک تاوان هەیە لەگەڵەوە یا تاوانە زۆر ناشرینە بۆ ئینسان یەک لەو تاوانە ناشرینانە جاسوسیکردنە بەسەر خەڵکەوە قسە هێنان و قسە بردنە بەڕاستی زۆر خراپە. ینی ئەمە خەیتە زیندان لە کاتێکا لەوەچە دەرونی ئازادە بەس خۆت کۆیلەی ستەمکارێک بێگومان ئەم جار ناشرینترین شت خەڵکێک جاسوسی بەسەر مزگەوتەکانەوە بکە بەڕاستی ئەمە زۆر یعنی جێی شەرمەزاریە خەڵکێک کاسبەکەی ئەوە بێ ئەڵێن خەڵکە بۆ ئەم ڕەمەزانە لەلایەن دەستگایەکەوە دانراوە لە بەیانی بۆ ئێوارە لە مزگەوتا بەزان خەڵک لە مزگەوتە چیەکە ئەبێ خەڵک لە مزگەوتا چی بکە غەیریشتی باش یعنی وە زۆر عیبەوە قسەیەکە بۆ ئەو دەستگایانە بۆ ئەو کەسانە کە ئیشیان سیخوڕی و راپۆرت نووسینە لەسەر مزگەوتەکان و ئەوانە من ئەڵێم ئەگەر کەسێک مولحیدیش بێ هاتە ناو مزگەوتۆشتی خراپ لە مزگەوتە ناک مەگەر کەسێک ئەوە زۆر فیتڕەتی زۆر شێوێنرابێ ئەوانە لە مزگەوتا خەڵکە شتی باشەکە زۆر عیبە خەڵکێک تیجارەت و کاسبەکەی لەسەرەوە بێ سوخوڕی بەسەر مزگەوتەوە بکە بەڕاستی شتێکی زۆر سەیرە یعنی شتێکی زۆر ناشینە لە کاتێکە ئێمە فێرکراوین سیخوڕی بەتەر دوو کەس شەونەکەین بەسەر ژن و پیاوی شەونەکەین بەسەر هیچ لایەنێکەوە نەکەین ئینسانی مسلمانە بێ زۆر وریابێ سیخوڕیکردن کارێکی زۆر خراپەوە یەکێکە لە تاوانە گەورەکان یەکێکشە لە هۆکارانەی کابێتە هۆی تێکچوونی کۆمەڵگا.
زۆر باش مامۆستا دەردێکی تری کوشندە کە زۆر بە شێوەیەکی قێزەبوون باسیەکە غەیبەت و لە پاژم لە باسکردنی براکەتە کە بە خواردنی گۆشتی براکەت بە مردویش ئەی شوبهێنێ زۆر بەداخەوە مستحیلە ئەتوانین بڵین عایلەی مسلمان ئەم دەردە ئەگەر خۆشی نەیکا ڕێ بە میوانەکەی ئەدا یان ڕێ بە تەلەڤیزیۆنەکەی ئەدا غەیبەتی لە تەلەڤیزیۆنەوە غەیبەتی برا مسلمان یا زانا بانخوازێ بکرێ ئەم دەردە کوشندەیە چۆن چۆنی باسی لێوە کراوە و چۆن بغزێنراوە و چۆن هەوڵی چارەسەرکردنی درراوە. طبعا یەکێک لە تەوەرە گرنگەکانی ئەم سوورەتە ڕێکاری پەروەردەیی پێیە پێمانەڵێ بۆی پەروەردەیەکی ڕاست و دروست بین بۆی خۆ لە غەیبەت بپارێزین خی پەروەردگار سەرنجامی خراپی غیبەتمان بۆ باسەکە ولا یغتب بعضکم بعضا ئەیحب أحدکم أن یأکل لحم أخیه مەیتەن. غیبەت یەکێکە لەو تاوانانەی لەو ڕۆژگارەیە خۆپاراستن لی زۆر قورسە. ئەبێ ئێمەی مسلمان هەمیشە دوعا بکەین لە دوعاکانەمان بڵێن یا ڕەبی خۆی بمان پارێزی لە غیبەتکردنی مسلمانان. ئەم جار غیبەت شتێکە کە لەو مسلمانەیە هەیە. باشە زۆر جار خەڵک لە مەجلیسا غیبەتەکە ئەڵێن غیبەت مەکە ئەڵێ خۆ قسەکەم وایە ئێخۆ هەر وایە ئەگەرتیانە بێتە دوو تاوان یعنی مسلمانێک سیارەکەی ناشرینە ئیمامی خەزالی فەرمێ غیبەت لە هەموو شتێکە هەیە لە ئەخلاقیا لە هەڵس و کەوتیا لە تیجارەتیا لە سیارەیە لە جلوبەرگیا لە قەد و باڵایە لە مناڵەکانیا لە ماڵێ لە بەر دەرگایە هەموو ئەمانە غیب ئەڵێ کورە فلان مسلمان بە غیبەتی نەبێ مناڵەکانی وا پیس و چەپەڵن و غیبەت مناڵەکانی پیس و چەپەڵن مناڵەکانی تەواو غیبەتە ئەو غیبەت هەر شتێک کەسێ پێی ناخۆش بێ لە پاشم لە باس کرێ ئەوە غیبەتە ئەگەر شتەکە وابێ ئەگەر وانە بێ و دوو جار تاوانە یعنی ئەمە زۆر جار غیبەتەکانمان کرۆ بە بوهتانیش ئێستا بە تایبەتی ئەوەی کە هۆکارەکەی ڕەنگە پاڵنەرێکی سیاسی و ئەوانە بێ بۆیە ئەبێ زۆر دوعا بکەین وڵای مسلمانێ لەم ڕۆژگارە زۆر لە حرام خۆی پارێزێ زۆر لەوە خۆی پارێزێ نەزەری حرام بکات زۆر لەوە خۆی پارێزێ نوێژەکانی نەچوێنێ زۆر لە تاوان خۆی پارێزێ بەڵام لە ئاستی غیبەتا خۆی ناگرێ لەوەی سەیرتر شەیتان ئەم غیبەتی بۆ شەرعاندە بێ يعني مسلمانی غیبەتی من و تۆ بکاپی شەرعی بێ بڵێ ئەمانە مبتەدیعن بۆیە غیبەتیان دروستە ئەگەر بین وردیکەینەوە ئەو بیدعەی لە منە هەیە لەویشا هەیە ڕەنگە هەر بیدعیش نەبێ شتەکە ئەو پێی وابێ بیدعە و ئەوانەیە بۆیە ئەمە زۆر هەڵەیە مسلمانێک خوا هەرچیەک بۆ مسلمانێک با غیبەتی نەکەین فکرە ڕوون کەرەوە بۆ خەڵک بڵێ ئەم فکرەیە هەڵەیە بەڵام مەیە بکەویتە گیان ئەوانەی ئەڵێن من نەمبینی بەڵام ئەڵێن پەیج و ئەوانە هەیە هەر تایبەت بە جەرحی عولەمای ئەهلی سونە و جەماعەت يعني وتراوە ئەمە محەممەد حەسان ئەمە نازانم مبتەدیع ئەوە نازانم شێخ عرێفی ئەوە نازانم چیە و اینجا دێتە ناو کورد ئەم زانای کووردە ئەوە مبتەدیع ئەوە قورئانی ئەوە مەدخەلی ئەوە هەر کەسێک تۆمەتێکی بۆ دروستەکە ڕنگ بێ بەوتم ئەو تۆمەتە لەوە هەر نەبوو بێ بەڕاستی و کارێکی زۆر خراپە بێ ئینسانی مسلمان زۆر ئاگای لە خۆی بێ قەناعەتم وایە زۆرێک لە هۆکاری لاوازی ئیمانمان ئەمەیە. بەڵێ مامۆستا کۆتایی ئەم ئەخلاقانە بەوە دەهێنێ کە هەمومان یەکسانەکە بەرامبەر بەوەی کە هەمومان لە نێرومەیەک دروست کراوین و هیچ جیاوازیەکمان نییە و بەڕێسترینیشمان لای خوای گەورە بە تەقواترینمانە. ئەوەمان پێ ناڵێ کە فەقیر و دەوڵەمەند بنەماڵەدار و بێ بنەماڵ کەسدار و بێ کەس هەمووی وەکو یەکە بەڵام زۆر جار بەداخەوە وەکو مام هەژار لە وەرگێڕانێکی دکتۆر عەلی شەریعەتیاڵێ پیاوی بێهێز پیاوی هەژار با پاکیش بێ با چاکیش بێ بەرچاو نییە کەس فەقیری پێ پیانە سەیرەکەین بەرامبەر بە فەقیر دەم و زمان و دڵ و گومان و سیخوڕی و جاسوسیمان کراوەیە بەڵام بۆ کەسێکی خانەدان و دەوڵەمەند و قۆز و شەهادەدار سەیەکەین پوکڕ وەساوین هەزار عیبەی هەبێ بۆی ئەپۆشین وەکوڵێ بۆ دەوڵەمەندەکە کەسێکی نەرمویان و لەسەر خۆی بەڵام بۆ کەسی هەژار وانین هەمیشە هەوڵ دەین عیب و عارەکانی باسکەین غیبەتی بکەین بۆهتانی بۆ بکەین و بیشکێنینەوە. طبعا ئەو لە شوێنێکە ئەگەر پێوەرەکان تێکچوو بن ئەگەر پێوەرەکان ئیمانی نەبن ئینسان زۆر ئاگای لە فەرمانی خوا و پێغەمبەر نەبی عەلەیهی سەڵات و سەلام حتمەن وای لێ دێ ڕێز لە خەڵکی هەژار و بێناو نیشان و ئەوانە ناگرێ و ڕێز لە خەڵکێکی ترەگرێ بەڵام لای ئێمە وانە لای ئێمە مسلمانان هەموو یەکسانن بدر لإنما المؤمنون إخوة أم جاء والناس إنا خلقناكم من ذكر وأنثى علي ربانجك بو همو خلقه للروانجي إسلام وهمو خلق وكوتريك دايكو بابيان هي يك دايكو باوك معناه كسمان لكسمان زياترنين أو يكر إنسان رزارك بريتينيا لمال وشهادة وناو قصزانين وأوانا تقوى وباريسكاري دينداري ولخوا نزيق بون شاكا وشاكاكاري بلي إنسان برزكاته بوي أم آياته يشكل جرينترين بنماكاني جيان مان بيلي كمروفكان يكسانا و ئەم یەکسانیە زۆرمان پێویستێتی بە تایبەتی ئێستا لە ڕۆژگاری ئێمەیە نایەکسانیەکی زۆر هەیە لە هەموو بوارەکانی ژیانە ئەوە ئەگەر پێوەر ئیمان و تەقوا و دینداری نەبێ بەس لای ئێمەی مسلمان بەعکسەوە
ئەبێ زیاتر فەقیر و هەژار و ئەوانە ڕێزی بگیرێ ئەوانە بۆ یبینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندەی ئاگای لە مناڵی بێباوک و لە ژنی بێوەژن و لە خەڵکی هەژار و نەدار بووە ئەوەندە لە دەوڵەمەندەکانی نەپرسیوە چونکە ئەوانە زۆر پێویستیان بە نازکێشان نییە بەس ئەمە پێویستی بە نازکێشانە بۆیە فەرموویەتی ئەو کەسەی یارمەتی بێوەژن و مناڵی بێباوک و هەژار و نەدارەدا وەکو کەسێک وایە جیهاد و خەبات و تێکۆشانەکە بۆ سەرخستنی دینی خوای پەروەردگار بەعەکسەوە وەکوتم لای ئێمە ئەگەر لە خواوە نزیک بین ئەبێ لە فەقیر و هەژاریشەوە نزیک بین لە نەخۆش و ناساخیشەوە نزیک بین لە خەڵکێک کە دەسەڵاتیشی کەمە لەوە نزیک بین بە پێچەوانەوە. مامۆستا ئاسەواری کۆمەڵگەیەک و خێزان و تاکێک چۆنە کە لە ئەگەری جێبەجێکردنی و پەیڕەویکردن لەم فەرمان و نەهیانەی کە خوای گەورە لەم سورەتە جوانەدا بە موسڵمانانەکە نەهیان لێ ئەکا بە نەکردنی کۆمەڵی سیفەت و فەرمانیشان پێکا بەکردنی کۆمەڵی سیفەتی جوانی دیکە لە ئەگەری جێبەجێکردن و پەیڕەویکردن لەم سیفەت و لەم نەهی و فەرمانانە چ کۆمەڵگەیەک چ خێزان چ تاکێکی بەختەوەر و ئاراممان بۆ بەرهەم دێت. حەقی خۆیەتی کە ئێمە لەو وەرزی پایزەیە بەرەو شەوگار درێژیە چین هەر ماڵێک کە خوێنەوارە خۆی و مناڵەکانی دانیشن ئەم سورەتی حجوراتە لە بەرکەن و بیخوێنن و دراسەیکەن. یەک لە زانایان 240 لاپەڕی لەسەر سورەتی حجورات نووسیوە و ئەڵێ ئەم قسانەی من ئەم وەصفانەی من هێشتا نەگەیشتون بە ئاستێکی زۆر کەمی مەوسوف وەصف کراوە کە 240 لاپەڕی لەسەر حجورات نووسیوە کتێبەکە لە مەکتەبە شامیلات طبع کراوە ئەوانە لەسەر سورەی حجورات. ئەوە ئەگەر خەڵکێک ئاستی خوێنەوارەکەیشی ئەوەیە خۆ ئێمە تەفسیری کوردیمانەیە تەفسیری ڕامان بێنە بیکەرەوە تەفسیری حجوراتیشمان هەیە بەتەنیا لەگە سورەتی نور ئەوانەیە عایلەکان بێن بۆی خێزانەکان بەختەوەر بین بۆی لایەنی ڕوحیمان تۆزێک بەهێزکەین ئەو بە ڕێزانەی پێیجێکیانەیە زۆرترین خەڵکەی بینن بێن دانیشن لەم شەو ئەمە بکەینە بەرنامە هەر جاری ئاەتێک لە سورەتی حجورات تەفسیر بکەین لەگەڵ پند و ئامۆژگارەکانە ئەو کاتە هەم لایەنی ڕوحی ئیمانەکەمان باشە بێ لەگەڵ قورئانە خەریکی چونکە ئینسان هەرچۆنێک لەگەڵ قورئانە بێ پلۆپایی بەرزە هەم کۆمەلگایشمان بەختەوەرە بێ هەم خێزانیشمان تووشی هەڵوەشانەوە و لێکترازان و ئەوانە نایەن بۆی ئەمە بەڕاستی زۆر جێ خۆیەتی هەر ماڵێک شەوی یەک ئاەت لە سورەی حجورات بخوێنێ بە 18 شەو ختمێکەن با بە 20 شەو بێ دوای ئاهەنگێکیش بۆ مناڵەکانی کۆ تا پرسیارم زۆر بە کورتی لەوە چێ مرۆڤی وامان هەیە موسڵمانە و ڕوو لە قیبلێ و نوێژ و عیبادەتەکانی بەڵام هەموو ئەم سیفەتانەی تایە هەواڵێک لە دراوسەکەی دەبیستەیەک سەر دەێنێتەوە بۆ مێردەکەی باسیەکە ناو ناتۆرە لە دراوسەکەی ئەدا غەیبەت ئەکا جاسوسی ئەکا بۆ کۆڵێ گومانی خراپ بە دراوسەکەی باکە دەنگێکە بیسێ شتێکی خراپ بە خەیاڵیادێ لەوە چێ بڵێ من ناتوانم ئەم هەموو تاوانە لای بەم تازە لە دڵ و دەروونمان چەکەرەی کردووە چارەسەری ئەم لابردنانە یام ئایا مرۆڤێ ناتوانێت وردە ئەمڕۆ بۆ نمونە واز لە گواستنەوەی ئیشاع و دەنگۆ بهێنێ مانگێکی دیکە واز لە گاڵتەکردن و مەسخەرەکردن بە خەڵکی بێ چۆن چارەسەری ئەمە هەموو دەردوگیر و گرفتە بکەین بە چی ئەکرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ وەڵامی ئەو پرسیارە فەرمێ هەر کەسێک تاوانێکی کرد با هەسێت دەستنوێژێکی پاک و ڕێک و پێک بگرێ ڕوو بکاتە خوای پەروەردگار دوور بکات نوێژکا بە نیەتی ئەوەی خوا لە ڕابردووی خۆش بێ و داهاتووشی پڕخێرکە خوای پەروەردگار لە ڕابردووی خۆش بێ و داهاتووشی پڕخێرەکە هەر موسڵمانێک کەزانێت تاوانێکی هەمومان هەمانە مەمانەوەنی من و تو ئێستا لێرە قسەی سلەکەین تاوانمان نەبێ هەمومان غەیبەتمانەیە گومانی خراپمان هەموو ئەمانەمانەیە با دوڕکان نوێژ بکەین بڵین خوایە لە ڕابردوومان خۆش بە لەبەرەوەی ئێمە سورەی حجوراتمان خوێندەوە لەبەرەوەی مانای سورەی حجوراتمان کرد خوا فەرمووی لەگەڵ موسڵمانانە باش بن موسڵمانان بە برای خۆتان بزانن غەیبەتیان مەکەن گاڵتەیان پێ مەکەن ناو ناتۆریان لێ دەرمەکەن گومانی خراپیان پێ مەبن مەچن بۆ شتێکە کۆمەلگاتان تێکەدا و ئەوانە مادام وایە بابین ئێمە ئەو ڕێنمانی قورئان وەرگرین و جێبەجێکن وە کەسێکیش کە بڵێ من ئەم تاوانم زۆر کردووە یەک لەو هەڵانەی کە خەڵک لە بەتایبەتی لە مەسەلەی غەیبەتە مەرج نییە هەر کەسێک غەیبەت کرد بێ بڕۆی برداوای گردن ئازایی لێ بکەی زۆربەی عولەما لەسەر ئەوەن غەیبەتشی کردبێ بێ نێوان خۆت و خوا چاکە و داوای دوعای خێر بۆ خۆت و ئەو بکە خوای پەروەردگار لێی خۆشە بێ ینی مەرج نییە غەیبەت کاتێک خوا لێت خۆش بێ داوای گردن ئازایی لێ بکەی بەتایبەتی ئەگەر بزانی مەفسەدەی لێکەوێتەوە بەڵام ئەگەر بزانی تەبیعیە پێی بڵێ گردنە مازاک دواتر ئێمە با وەکو تاچیش ڕابین هەموو شێوێک کە چوونە سەر جێگاکە بڵێن یا ڕەبی خۆیان لە هەرچی موسڵمانێک خۆش بە هەر موسڵمانی غەیبەتی منی کوڕە خۆیان لێی خۆش بە زۆر باش گردنی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمووی ئازابێ گردنی هەمووسەیان زۆر سپاس دەکەم و خوای گەورە ئەم سورەتە جوانە وانە و ڕێنمایەکانی لە ژیانمان ڕەنگ بێ بداتەوە بیکاتەمای خێر و خۆشی زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ جەنابی بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش ومێدەوارین سوودێکمان گەیاند بێ و خوای گەورە وانە و ئەم پند و عیبرەتانی سورەتی حوجرات لە ژیانمانە ڕەنگ پێ بداتەوە تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ